جا ئەمڕۆ ئێمە خات و سەکینە جەوهەرمان لەگەڵا بێت کە لێپچرایی ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکراوە لە ئیدارەی ڕاپەڕین قسە و باسەکەین لەسەر دامەزراندنی ئەم ماڵە دروستبوونی ئەم ماڵە کار و چالاکیەکانیان و تا ئێستا چۆن توانیانە هاوکار و پشتیوانی ئەم خانمانە و ئەم ژنانە بن. خات و سەکینە سڵاوت لێبێت بانیت باش هیوادارین کە زۆر باش بیت. ئەمە یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەین کە بزانین بیرۆکەی ئەم ماڵە چۆن بوو وەکەی دروستکرا و کەی دامەزرا و ئەم ماڵە ڕاستەوخۆ ماڵێکی سربەخۆیە یاخود سەر بە لایەنێکی حکومیە. دەستان خۆش بێ سەرای دامەزراندنی ماڵ داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکراوی ڕاپەڕین 16/9/2014 دامەزرا بە شێوەیەکی فەرمی سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە بۆ ڕێبەرایەتی چاودێری گەشتپێدانی کۆمەڵایەتی لەبەر زۆری دیاردەکان و زۆربوونی هەڕەشە لەسەر ئافرەتانی منتیقەی ڕاپەڕین و بە پێویست دەزاندرا کەیسەکان کە داخڵی سجن نەکرێت ئەو کەیسانی کە بێتاوانن لە سجن نەمێنێتەوە و شوێنێکی ئارام هەبێت کە تێیاندا بهەوێتەوە تا ئەو کاتێک کە کێشەکەیان چارەسەر دەکرێت و ئاشتەواییان بۆ پێک دێنرێ. بەڵێ باشە خات و سەکینە ئامانجتان چی بوو لە کردنەوەی ئەم ماڵە بۆ ژنان؟ بە چه ئامانجێک ئەم بیرۆکێتان بۆ دەتانەوێت کار لەسەر چی بکەن و ئامانجتان چێ لەکردنەوەی؟ ئامانجمان پاراستنی ژنانی بەتایبەت دەفەری ڕاپەڕینە و لەبەر ئەوەی کە باش دەزان کە دیاردەکانی هەڕەشە لێکردن لە سەر ئافرەت و زیادی کردووە و مانەوەی ئامانجی سەرەکی ئاشتەوای دروستکردن لە ناو خێزانەکانە واتە نەترازانی خێزان کەمکردنەوەی ڕێژەی تەلاق کە بە ڕێژەیەکی زۆر لە زیادی کردووە ئێمە هەوڵ دەدەین ئاشتەوایەتی لە نێوان خێزانەکاندا دروست بکەین هەوڵ داین پێیان بینینەوە بۆ ئەوەی ئەم ڕێژەیە کەم بێتەوە. باشە سەکینە خان یعنی ئەم ماڵە کە دامەزراوە و جەنابتان کە لەوێ کار دەکەنەوە سەرپەرشتی و شوێنەکەن یعنی بۆتە شوێنێک بۆ ئەوەی دووبارە ئەم خانمانەی کە سەردانی ئێوەکەن یان لای ئێوە داڵدا ئەدرێن بتوانن جارێکی کە لەگەڵ خێزانەکانیانە لەگەڵ کەسوکارەکانیانە ئاشتەوایەک بەرقەرار بکەن یان نەخێر ئێوەیان یەن و لەوێدانیشون بۆ خۆیان لەوێ ئەمێننەوە یعنی ئەمێ بزانم لەبەرەوەی پیرۆزی کارەکەی ئێوە لەوایە کە بتوانن ڕێک کەوتن بکەنەوە و بتوانن خێزانێک ڕێک بخەنەوە بتوانن دوو کەس کە لە یەکتر عاجز بوون یاخود دڵیان شکاوە بتوانن ئێوە بە یەک ئاشتیان بکەنەوە. ئێمە لە دایرەکەی خۆماندا تایبەتە بە پاراستنی ئافرەتەکاندا بەڵام کۆنتاکتێکی زۆر باشمان هەیە لەگە بەڕێبەراتی بەرەنگاربوونەوەی تونتیژی خێزان و ژنان کە لە بەشی ئاشتەوایەتیمان هەیە لەو بەشەیە ئاشتەوایەتی دروست دەبێت و بە ڕێژەیەکی زۆریش خێزانەکان لە ڕووی چۆن بەهۆی ئەم دائیرەوە ئاشبوونەوە زیاتر بۆ لەوەی کە بۆ نمونە ترازان دروست بێ. باشە خات و سەکینە کێ کەیسەکانتان ئاراستە دەکات ڕاستەوخۆ ئەو ژنانی کە دایانێ بێنە لای ئێوە خۆیان ڕاستەخۆ دێنە لای ئێوە یاخود لە ڕێگەیەکی ترەوە کەیسەکان ئاراستی ئێوە ئاکرێ؟ نەخێر وەک ئاماژەم پێکردن لە بەڕێبەراتی بەرەنگاربوونەوەی تونتیژی و زایدەن دادگا بەڕێبەراتی بازرگانیکردن بە مادەی بازرگانیکردن بە مرۆڤ ئەوان ئاراستی ئێمە دەکەن و تەبەن لە بە کتابی ڕسمی لەلایەن محکەمەوە ئاراستی ئێمە دەکرێت و ئێمە قبوڵی دەکەین. باشە ئامارێکتان لایە کە ساڵی ڕابردوو چەند ژن هاتوونەتە لای ئێوە؟ بەڵێ وەکو ئامارمان دەستنیشان نەکردو لەبەرەوەی ئێمە ناتوانین ئامار چۆمڕین پێشکەش بکرێ بەڵام ڕێژەیەکی باش لە ڕووی لە کەمکردنەوە کردووە لەبەرەوەی وەک بتم زیاتر بۆتە هۆی ئاشتەوایەتی. بەڵێ خات و سەکینە زۆرترین ئەو کەیسانەی کە ڕوبەڕووی ئەم ماڵا بێتەوە و سەردانی ئێوەکەن چ کەیسێکن کەیسی کۆمەڵایەتین کەیسی بازرگانین بە مادە هۆشبەرەکان کەیسی چۆنەڵی بابەتی چۆن بڵین تونند و تیژیە کامەیان زۆرترینە؟ کەیسەکان کەیسی جۆرا جۆرمان هەیە هەموو کەیسێک لە خۆ دەگرێم و کەیسێک ئاراستەمان کراوەتەوە و لامان هەبووە بەڵام زیاتر و کەیسانێک کە لە دەفەری ڕاپەڕین ڕوودەدات کەیسی کێشەی کۆمەڵایەتی کێشەی خێزانیە.
کەواتە توانین بڵین زۆرترینی ئەو خاتونانە و ژنانی کە سەردانیەوەکەن لە ئیداری ڕاپەڕینان ئەفۆن تێنەگەیشتم وتم توانین بڵین ینی ئەم ماڵی کە ئێوە داتانناوە ئەو کەسانەی کە سەردانی ئێوەکەن داوای داڵدەدانەکەن زیاترێنیان ئەو کەسانن کە دانیشتووی ئیداری ڕاپەڕینن بەڵێ بەڵێ تایبەتە بۆ کەسانی کە دانیشتوی ڕاپەڕین لەبەرەوەی لە شارەکانی تریش هەمانە لە سلێمانی لە هەولێر هەمانە بەڵام وەک ڕاپەڕین ئەمەیان تایبەتە بە ڕاپەڕین بەڵێ باشە خات سەکینە کەسێک کە دێتە لایەوە بێگومان دەبێت وەکو بەڕێزی داماشت پێدا چەندین کێشە هەیە و کەیسەکان زۆرن ڕێکاریەکان چین بۆ ئەو کەیسی کە لای دێتە لایەوە ئایا هیچ لیژنەیەگەیە چاودێری ئەوە بکات کە بەڕاستی ئەم شتە وایە کە ئەم کەسە کێشەیەکێ یاخود گرفتەکان چین بۆ نمونە ئایا هیچ فلتەرێکتانێ ئەو کەسانی وەردەگیرێت باری تەندروستیان جێگیرە لە ڕۆی تەندروستی و نەخۆشی درێژخانەوە یاخود ئەوانەی کە نەخۆشی دەرونیان هەیە ئەم کەسانە بە هیچ فلتەرێکا دەڕۆن اینجا بێنە لایەوە بەڵێ کاتێک بۆ نمونە لە بەڕێوەبەرایەتی تونجیژی خێزانی و ئاراستی ئەمە دەکرێت لە بەڕێوەبەرایەتی و لیژنەیەک هەیە کە کۆمەڵێک ئەوانی کە ئاماژەت پێدا بوو نمونە لە ئانی دەرونیە یان لێکۆڵینەوە لە کێشەکانیانە کێشەکان ئاخێزانیە یان کۆمەڵایەتیە یان هەڕەشەکردن بە بازرگانی کردنە بە کۆمەڵێک فلتەردا دەڕوە تاپەن کێشەکانیان جیا دەکرێتەوە اینجا ئاراستی ئێمە دەکرێت و بەڕاپۆرتەوە و ئەو کەسانی کە دایانی دەرونیان تەواو نەبێت ئەمە ناتوانین لە خۆیان بگرین لەبەر پاراستنی کەیسەکانی ترمان باش خات و سەکینە لە ئەم کاری کە ئێوایکەن ڕەنگە خەتەریات و قورسایی خۆشی هەبێت و گرفتی گەورەشتان بێتە بەردەم ئێوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە چۆن هەماهنگگیەکەن ینی بۆ پاراستنی گیانی ئەو خاتونانەی کە لەم شوێنیان لەم ماڵەیە ئەمێننەوە تاکو کێشەکان چارەسەر بێت ڕەگیشە هەنێکیان ماوەیەکی زۆر بخانەکە لێ بمێنێتەوە چۆن لەگەڵ لایەنە ئەمنیەکانە تەنسیقتان هەیە بۆ پاراستنی هەم ماڵەکە و هەموو کەسانی کە لە نێو ماڵەکەشان ئەمان لەگەڵ جەماعەتی پاراستن کۆنتاکتێک زۆر باشمان هەیە ئاسایش پۆلیس دایم لەسەر خەتن لەگەڵ ئێمە هەر کاتێک بێت بە زووی دەگەنە لای ئێمە تەبان بۆ وەکمانەوەی زۆر دایرەکەیمە کاتیە هەفتا دوو کات ژمێریە واتە ماوەیەکی زۆر هیچ کاتێک بووە لە کاتێەوە هەفتا دوو کات ژمێرەیە کێشەیەک ڕوبەڕووی ئەوێ بێتەوە کە سوکاری ئەم خانمانە بێن بۆ سەر دایرەکەی ئێوە هیچ حاڵەتێکی وا بووە تا ئێستا بەڵێ ئەو حاڵەتانش دەبێت بەڵام بەڕێژەیەکی کەم باشە خات و سەکینە ئێو ژنانی کە چارەسەری بۆ دەدۆزنەوە بۆ کێشەکانیان و بڕیار وایەتر بڕۆنەوە ماڵ و حاڵی خۆیان هیچ فلتەرێکی ڕێگە بەوە بدات یاخود مەرجێک دانێن کە ئەم ژنا ئێمە بەم مەرجە دەیگەڕێنینەوە بۆ ماڵەکەی خۆی یاخود دوایەوەی کە گەڕێنرایەوە ماڵەوە لە دوای ئەوە هیچ بەدوادا چوونێک ئەکەن بۆ ئەوی کە بزان ئەم خاتونە پارێزراوە لە ماڵەکەی خۆی دایاخودنا تاپەن ئێمە قرار نادەین کە ئەو کەیسە دەگەڕێنرێتەوە بۆ ماڵەوە یاخودنا ئەوە لە ڕێگەی حاکمەوە دەکرێت حاکم قرار دەدا لەسەرەوەی کە ئەو کەیسە تەواو ژیانی پارێزراوە لە دوای کۆمەڵێک فلتەر و بەدوادا چوون و کە تەواو کێشەکەی چارەسەر بووە کە دڵنیا بوون لە چارسەرکردنی کێشەکەی و پێکەنانەوەیان تەبان بەڵێن نامیان پێپڕ دەکرێتەوە و بە گەر کەیسەکەمان کێشەی خێزانی بێ بەڵێ نامە بە خێزانەکەشیان پڕ دەکرێتەوە بۆ ئەوەی تووشی هیچ تونتیژێکی نەبێتەوە یاخود هیچ کێشەیەکی تر دروست نەبێ بەڵێ خات و سەکینە ئێوە هیچ کاتێک بووە کە پارێزەر بۆ ئەم کەسانە بگرن ئەگەر کەیسەکانیان بچێتە دادگا و لە لای ئێوە چارەسەر نەکرێت ڕوبەڕووی دادگا بێتەوە هیچ حاڵەتێکی وا هەیە گەر ئێوە هاوکاریان بن خۆمان لە دایرە هەر خۆمان لە دایرەکەماندا یاسامانەیە پارێزەری خۆمانەیە تایبەت بە شەڵتەری ڕاپەڕین و توێژەری کۆمەڵایەتیشمان هەیە بۆ ئارامکردنەوەی و بەدواداچوونی کەیسەکەمان توێژەری دەرونی باماشێ بۆ ئارامکردنەوەی ئەو کەیسە تەپەن ئەو کەیسانی کە دێتێرە دەرونیان شڵەژاوە دەرونیان نە ئارامە و قسەکردنیان لەگەڵیان لە ڕێگەی توێژەرە دەرونیەکانمانەوە ئارامیان دەکاتەوە و کەیسەکان بۆ مەسەلەی پارێزەریش کەیسمان هەیە
ڕایشکاری پارێزەری بۆ دەگرین قسەی لەگەڵ دەکا و چ ڕێکارێک پێویست بێت لە ئامانجی بەدەستنای مافەکانی ژنان بێت قسەی لەگەڵ دەکرێت بۆ وەرگرتنی ڕایشکاری بەڵێ. باشە ئێوە جگەل لە خاتونەکەی کە یەتە لای ئێوە داڵدەیەدەن لەگەڵ کە سوکارەکە چۆن پەیوەندی دروستەکەن لە ماوەی ئەو 72 ساعتەیە کە ئەگەر بتوانن کێشەکەی چۆن ئەڵێ هە بە زمانە کوردەوارەکەی خۆمان لە ڕێگا عشاریەکەەوە بۆ چارەسەر بکەن. بەڵێ ئێمە وەکو ماڵی داڵدەدان کۆنتاکتێکی باشمان نیە بۆن لەگەڵ خێزانی کەیستا لەبەرەوەی ئێمە ئامانجمان پاراستنی کەیسەکەیمانەوەی کەیسەکەیە بەڵام لە ڕێگای ئەفۆن لە ڕێگای بەڕێبەراتی تونتیژیەوە وەک پێشتر ئامانژەم پێدا لیژنەی ئاشتەوایەتی هەیە کۆنتاکتمان هەیە بێکەوە بە ئێمە دەکرێت کەیسەکەیان ئاراستیان دەکەین کەیسەکان ئاراستە دەکەین ئەفۆن یەک دقا کە سوکاریان بانک دەکرێت بۆ بەڕێبەراتی بەرەنگاربوونەوەی تونتیژی خێزانی و ژنانی ڕاپەڕین لەوێ بەشی ئاشتەوایەتی و کەیسەکەش دەچێت لەوێ کۆنتاکتیان لەگەڵ دەکەن قسەیان لەگەڵ دەکرێت بۆ ئەوەی ئاشتەوایەتی دروست بێت و کێشەکەیان نەمێنێت. ئەمە لە ماوەی ئەو 72 ساعتەیە ئەم هەموو شتاکرەیە لە دوای 72 ساعتەکە زۆربەی کات لە ماوەی 72 کاتژمێرە توانیمانە ئەنجامی بدەین هەندێک جار بۆ نمونە بەهۆی کەمی کاتەکەمانەوە کورتی کاتەکەمان چۆن بڵێن جاریوە حاکم کاتەکەمان بۆ درێژ دەکاتەوە 72 کاتژمێرەکە نوێ دەکاتەوە و لەو ماوەیدا ئەنجامی دەدەین. بەڵێ خات و سەکینە جاری وا هەیە دەنگۆی ئەوە ئەکرێ یا باز لەسەرەوە ئەکرێت کە ئەو خادمانەی کە سەردانی ئەم شەڵتەرانەکەن یاخود ئەم ماڵانەکەن کەیسەکانیان زۆر ئەو گەورێژ نییە بەڵام لێک حاڵی نەبوون هەیە لە کەیسەکە لەگەڵ تەرەفی بەرامبەریە هیچ بابەتێکی وا هەیە کە ئەم حاڵەتی لێک تێنەگەیشتنە هەبێت و زۆربەی حاڵەکان دەتوانین بڵێن لێک تێنەگەیشتنە زۆربەی حاڵەکان دەتوانین بڵێن لێ تێکنەگەیشتنە لە یەک و کەمی هۆشیاریە و لەلایەن خێزانەکان و هەمیش لەلایەن بۆ نمونە ژنانی ئەم دەڤەرە کە بۆ نمونە ئازادی ژنانیان بە جۆرێکی تربینی بێ. باشە خاتوسەکە هەندێک جار کێشە هەبووە بۆ نمونە کێشەکە زۆر بەسیت بووم بەڵێ ئەو کێشانی کە دێنە لای بەڕێستانە و خاتونانی سەردانیەوە دەکەن و دێنە لایەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان تەنها کەیسەکانی یاخود کێشەکانیان لە بینی خۆیان و هاوسەرەکانیانە یاخود هەبووە لەناو خودی خێزانەکەی خۆیدا بۆ لەگەڵ باوک لەگەڵ برایە خود لەگەڵ کەسێکی تری خێزانەکەی یاخود خزمێکی خوشتەبان ئەو کەیسانەکە دێنە لای ئێمە کێشەی جۆرا واتە هەر ئەوانە ناگرێتەوە بۆ نمونە ئافرەت لەگەڵ مێردەکەیدا بەڵکو کیسەیە لەگەڵ براکەی لەگەڵ باوکی یاخود لەگەڵ خوشکێکی لەگەڵ جیرانێکی لەگەڵ کەسێکی یان لایانی بەرامبەر هەڕەشەی لێ کردووە تەبەن هەموو لایەنەکان دەگرێتەوە نەک تەنیا ژن و مێرد. باشە خات و سەکینە لە کۆندا با بڵین لە زمانی باب و باپیرانمە یاخود بڵین دایک و باوکمان ئەگەر کەسێک کێشێکی هەبووە بیهێشتا ئەم کێشەی بڕاتە دەرەوەی خێزانەکەی خۆی بە تایبەتی ئەگەر شوێنێکی ئاوها بیزانیا بە عیبیان دەزانی تا چەند لە سنووری ئیداری ڕاپەڕین یاخود لە ڕانی ئەم شتە ئاسایی بۆ تۆ لە لای خەڵکە ئەگەر کێشەیەکە دەبێت ئەمە شتێکی ئاساییت و سەردانی شوێنێکی تبکەی بۆ چارەسەرکردنی کێشەکانت ئەم شتە کە عیبە نیە ما چوەکو چارەسەرێک سیر بکرێت. ڕاستە لە جاران عیبە بوو بەڵام بەهۆی زۆربوونی ڕێژەی دانیشتوان و تەبان کێشەکانیش بەرەو زیادبوون دەچێت و پێویستیشمان پێگەبێت کە شوێنەکە بێ بۆ پاراستن تا حدێک سەرەتا تۆزێک لایەن ناخۆش بوو لایەن نائاسایی بوو کە بۆ نمونە کچەکانیان یاخود خێزانەکانیان بێنە ماڵێکی داڵدەدان بەڵام کە دواتر لە مانای ماڵی داڵدەدان تێگەیشتن کە شوێنێکی پارێزراوە شوێنێکی ئەمینە تەبەن ئەوانش لای ئاسایی بووتەوە خەڵکیش لای ئاسایی بووتەوە و دەستخۆشیشمان بۆ هاتووە. وەڵی دڵمان لە خۆمان داماوە سەکینە خان ئەم هەموو شتە بۆ خانمانەکرێ ینی خۆ پیاوی ژۆنە خراپ نییە بەڕاستی کە ئاوا بەرامبەریان بۆستنەوە بابینە سەر بابەتێک سەکینە خان جەنابەت وەکو بەرپرسی ئەم ماڵە پێم خۆشە لە ماوەی دروستبوونی ئەم ماڵەیە بزانم چی چیرۆکێک هەبووە کە زۆر ینی تەئسیری هەم لە خودی جەنابێت
وەکو بەڕێوبەری ئەم شوێنە کەیسێک بوو بێت یاخۆ چیرۆکێک بوو بێت کە کاریگەری تەواوی هەبوو بێت و ویستی بێتە خۆت دەزوەردام بکەی بۆی چارەسەری بکە، یعنی ڕەنگە چیرۆکەکان جیاواز بن، چیرۆکی زۆر ناخەژێن هەبێت، چیرۆکی ئاسان و سادە هەبێت کە دوای ببێتە هۆی دڵخۆشی هەردوو لاش. چه چیرۆکێکە بۆ کە کاریگەری زۆر لەسەر جەنابە هەبوو بێت؟ طبعاً چیرۆکی جۆراوجۆرمان زۆرە و بۆ هەر چیرۆکێکی زۆر بەداخەوەین لەبەرەوەی کێشەیەکە هەم بۆ خێزانەکە هەم بۆ منتیقەکەشمان. تەبەنەگە کێشەیەکە بێت دەبێت چاوەڕێکین بەرەو زیاتر بڕوا بۆیە زۆر بەداخەوەین. چیرۆکی ناخەژێنمان زۆرە، بەڵام لەبەر ئەمنی و پاراستنی کەیسەکانمان ناتوانین باسی چیرۆکەکان بکەین. باشە، خات و سەکینە وەکو جواب پرسیار داواکاریتان چییە لەلایەنی پەیوەندیدار لە خەڵک، لە خێزانەکان، لە هاوسەرانە، تەواوی ئەوانەی کە لە ئێستادا لە کێشە و گرفتان یاخود ئەوانەی کە لە ئێستادا لە لایەن و کێشە و گرفتیان هەیە، داواکاریتان چێ لیان؟ بەڵێ داواکاریم لە تەواوی خێزانەکان هەیە کە هەوڵدان کێشەکان زۆر گەورە نەکەن، بەتایبەت زۆربەی کارێمە دەزانین تووڕەبوون لە کاتی تووڕەبووندا و قسەکردندا زیاتر کێشەکە گەورە دەبێت. ئاتەن داوایان لێ دەکەم کە لە کاتی تووڕەبووندا کەمێک ئارام بن تاو کاتێک کە چۆنڵی هێمن دەبنەوە بۆی دانیشتن بۆ خۆیان ڕوبەڕوو بەیەکەوە، هەوڵ نەدان کەسی سێم بێتە بینیاندا کە چون هەتاوەکو بۆ خۆیان بتوان چارەسەر بکەن کێشەکە ئاسانتر هەڵ دەبێت لە مابینی خۆیاندا. داواکارم لیان بە هەموو نوعێک هەوڵدەن بۆ ئارامی تەبایی خێزانەکانیان. زۆر زۆر سپاس خات و سەکینە، ئەم بانێ ماندوومان کردی بۆ هیواین کە ئەم ماڵە بێتە ماڵێکی پڕ لە ئاشتی و پڕ لە دڵخۆشی بۆ کەسانەی کە ڕووتان تێەکەن و بتوانن هاوکاری تەواوی ئەو خانمانە بن و ئاگاشتان تۆزێک لە پیاوان بەیانی. زۆر زۆر سپاس بۆ سەکینە جەوهەر لێپچای ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکراو لە دەڤەری ڕاپەڕین کە ئەم بانێ لەگەڵمان نابوو.